بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە داهاتی باج دەکەین لە کابینەی نوێیەمدا کە داهاتی باج زۆر زیادی کردووە ئەمەش نیگەرانی و بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست کردووە. ئەگەر سەرەتا لە کارنامەکە دەست پێ بکەن یەکێک لە خاڵەکانی کارنامەکە باز لەوەرەکە کە چاکسازی لە سیستەمی باج دەکەن و دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر دەکەن ئەمێکێکە لە خاڵەکانی کارنامەی کابینەی نوێ. داهاتی باج لە 2022 بەراورد بە 2010 پێش کابینەی نوێیەم بە ڕێژەی لە 296 زیادی کردووە دواتر لە خشتێکدا ڕوونی دەکەینەوە. بەخشین لە باج هەبووە لەم کابینەیەشدا و شێوی کابینەکانی دیکە بە تایبەتی پرۆژەکانی وەبەرهێنان کە بۆ ماوەی 10 ساڵ لە باج دەبەخشرێن بەپێی یاسایی وەبەرهێنان کە لەم کابینەیەشدا هیچ خواستێک نەبوو بۆ ئەوەی کەم یاسای هەموار بکرێتەوە و ئەو مەرجەلا ببرێت کە پرۆژەکانی وەبەرهێنان بۆ ماوەی 10 ساڵ لە باج و ڕسومات دەبەخشرێن. وێرای بەخشین لە باج و ڕسومات دیارە پرۆژەکانی نیشت زێبوون زەویەکەشیان بەلاش پێدرێت کە زۆر جار گەندەڵیشی تێدایە ئەم پێدانی زەویە. بەڵ بڕۆین سەر داهاتی باج لە کابینەی نوێیەم بەم شێوەیە بووە لە 2010 و کابینەی هەشتەمە ڕێژەی داهاتی باج بەم شێوەیە بووە 308 میلیارد بووە لە 2010 لە 2019 بەرز بۆتەوە بۆ 627 میلیارد دینار لە 2020 بەهۆی کۆرۆناوە دابەزیەوە بۆ 578 میلیارد دینار لە 2021 دووبارە بەرز بۆتەوە بۆ 796 میلیارد دینار لە 2022 بەرز بۆتەوە بۆ 912 میلیارد دینار واتە بەراورد بە 2010 کۆتا ساڵ 2022 داهاتی باز نزیکەی لە 300 زیادی کردووە. هەرچەندە حکومەت دەڵێ باجیان زیاد نەکردو بەڵام ئەوەی کە نیگەرانی هاوڵاتیان هەیە لە زیادکردنی باج و ئەو بارگرانی کە خراوەتە سەریان. بەڵێ بینێ سەر زیادکردنی کاریگەری زیادکردنی باج و ڕسومات ئامارێکی ژووری بازرگانی سلێمانیە کە پێشتر لەگەڵ وەزیری داراییش لە مانگینۆی ساڵی 2022 کۆبوونەوە باز لەوە دەکات کە لە 2021 تا مانگینۆی 2022 500 کۆمپانیا 663 نووسینگەی خانوبەرە و زەوی مۆڵەتەکانی هەڵوەشاندوتەوە و 146 کارگە پرۆژەکانی هەڵوەشاندوتەوە 82 پێشەنگای ئۆتۆمبیل مۆڵەتەکانیان ڕەت کردوتەوە بەهۆی زیادکردنی ئەو باج و ڕسوماتەی کە خراوەتە سەریان و دەبێت بدرێت بە حکوومەت و هەر بەپێی لێدوانی ڕێکخراوی خاوەن کارگەکانی کوردستان زیاتر لە 1000 کارگە داخراون بەهۆی ئەو باج و ڕسوماتانەی کە خراوەتە سەریان لەم کابینەیەدا. هەر سەبارەت بە زیادکردنی باج و ڕسومات لەم کابینێ و زیادکردنی باج و ڕسومات گرانکردنی نرخی نان هەبوو 8 نان پێشتر بە 1000 بوو کەم کرایە بۆ 6 نان بە 1000 ئەمەش بەهۆیەوەی کە گومرگ خرا بۆ سەر ئارد گومرگێکی زیاتر خرا سەر ئاردی هاوردە و گرانکردنی نرخی کارەبا هەبوو و بە هەمان شێوە گرانبوونی نرخی سوتەمەنی بوو ئەمەش وای کرد کە هاوڵاتی دووبارە باجەکەی بدات. بەڵێ یەکێک دیکە لە لێکەوتەکانی زیادکردنی ڕسومات زیادکردنی نرخی کارەبا بوو لەم کابینێدا لە 2021 بە دیاری کراوی پێشتر کیلۆواتێک کارەبای ماڵان بە 15 دینار بوو بەڵام لە 2021 زیادکرا بۆ 18 دینار تاوەکو 451 نرخی کارەبای بازرگانیش بۆ 156 دینار زیادکرا کە بارگرانی زۆری دروست کرد لەسەر هاوڵاتیان و لەسەر کارگەکانیش کە بۆیە بەشێک لە کارگەکان داخران و بەشێکیان سەرمایەکان گواستۆتەوە بۆ ناوەڕاست و باشووری عێراق. بامان شێوە لە 2023 سیستەمی پریپید لە سیستەکان چۆتە بواری جێبەجێکردنەوە پێش ئەم سیستەمە نرخێر کیلۆواتێک کارەبای حکومی 15 دینار بوو دواتر بوو بە 18 دینار ئێستا کراوە بە 156 دینار کە کارەباکە کراوە بە 24 کاتژمێری بەڵام نرخەکەی کراوە بە 156 دینار بۆ هەر کیلۆواتێک. بەڵێ ئەوەی کە بینیتان لێکەوتەی زیادکردنی باج و ڕسومات بوو و کاسبکاران نیگەرانی زۆریان هەبوو و بەشێک لە کاسبکاران تابلۆکانیان لێکردەوە بۆەوەی کە باج و ڕسومات زیاد کرا و بەشێک لە وەرگرتنی ڕسوماتەکان درابوو بە کۆمپانیا و کەرتی تایبەت ئەمەش پێچەوانەی یاسا بوو بە هەمان شێوە عریزە نووسین کە پێشتر بە 2500 بوو باسییان لەوە کە کردویانە بە ئەلکترۆنی زیادە کرد بۆ 25000 دواتر لە ژێر فشاری خەڵک کەمیان کردەوە بۆ 15000 بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.